لە بەیانیەوە دەوامی فەرمانگاکان دەکرێتەوە بەڵام بێموچە بەیانی قەدەغی هاتوچۆ دەست پێ دەکاتەوە بەڵام هەر بێموچە بەیانی قەدەغی هاتوچۆ تەواو دەبێت و لەسەر هاوڵاتیان و کاسبکاران هەڵدەگیرێت بەڵام بێموچە پابند دەبین بە ڕێنمایە تەندروستیەکان بەڵام هەر بێموچە سڵاوتان لێبێ عزیزان و خۆشەویستان من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر بەیەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە لە نێو عەرەبانە چۆڵەکانی بازاڕی شێخەڵا لە نێو عەرەبانانەی کە ماوەی 5 ڕۆژە بە بڕیاری ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر بە تەواوەتی بە چۆڵی دەبێنرێت و داخراون و پابەندی قەدەغەی هاتوچۆکن ئەمڕۆ بەشێک لە هاوڵاتیان و بە تایبەت کاسبکارانی بازاڕی شێخەڵا هاتوون بۆ بازاڕەکان و بەشێک لە عەرەبانەکانیان کردوتەوە ئێمەش بە پێویستمانزانی بەرنامەی پەیامی تۆ بچینە نێو ئەم هاوڵاتیان و کاسبکارانە بپرسین ئەرێ ژیان و گوزەران چۆنە دەکرێت هاوڵاتی هەر لە ماڵەوە بکرێت و هیچ بڕاپارەیەک و حیسابێک بۆ کاسبی و ئیشوکار و ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان نەکرێت ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسم ئەرێ ئێوە چۆن نەتوانن لەم قەدەغەی هاتوچۆیە گوزەر بکەن لە ماڵەوە ئایا گەر بێت و قەدەغەی هاتوچۆ درێژ بکرێتەوە ئێوە دەتوانن پابەندن بە قەدەغەی هاتوچۆ ئەمڕۆ ژیان و گوزەرانی هاوڵاتیان دەکەم بە تەوەری بەرنامەکەمان و بیسەر و بینەری ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی و بە تایبەت کاسبکارانی هەولێر بن. ئەمڕۆ قەدەغەی هاتوچۆ بوو چۆن بۆ بڕیارتان لەم قەدەغەیە بشکێن دوکانەکانتان بکەنەوە بسم الله الرحمن الرحیم والله قەدەغەی هاتوچۆ ڕێکارێکی باشە بەڵام بەو شێوازەی نا شێوازەکە دەتوانن گۆڕانکاری تێدا بکەن گۆڕانکاریەکان بەچ بی مەسەلەن خۆپارێزی دەمان بەستن دەستچێژ هەڵکێشن ئەوانە زۆر باشە بەڵام بژێوی خەڵک زۆر باش نییە بژێوی ژیانی خەڵک ئێستاکە چۆنە زۆر خراپە هەر ئەوتەیە نەتەقیتەوە زۆر خراپە وەزعی خەڵک زۆر نالەبارە ئەمن ئەلحەمدوللا وەزعم باشە لۆ خۆم ناپارێمە لۆ خۆم ناگریم بەڵام خەڵک هەیە زۆر بێچارەیە ئەگەر ژیانی خەڵک و دوکاندارە و عەرەبانەکان هەیە لێرە بەڵێ هەر هەموویش خەڵک هەیە ئێستا نانی نییە بخوا خەڵک هەیە ئەلێکانە دوکانداری دەناستم ڕۆژێ یەک وەرەقەونی و مەسرفی شاگرد و مەسرفی مەخزن و مەسرفی دوکانێتی یەک وەرەقەونی پێ ببڕێت بەس پێی ببڕێ ئەوە مەسرفی هیچی لۆ نامێنێت و صاحب دوکانەکەی تەنها بەشی شاگردەکەی دەکات بەشی مەخزنەکەی دەکات کرێی مەخزنی بەشی کری دوکانەکەی دەکات ئێستا هەر ئەو جارەوە 5 ڕۆژ داخرا لەو لای 2 مانگ داخرا 2 مانگ زۆرە لە بۆ دوکاندار 2 مانگ کرێی بداتن و کرێی مەخزنی بدا و کرێی شاگردی بدا گەلە زۆرە وەزعی ئەو عەرەبانن وەزعی خۆتان وەزعی بازاڕ و ئیشوکار بەگشتی چۆنە خراپە زۆر خراپە لەبەر ئەوەی ئەمن بخۆم محتاج نیمە ئەگە نێمە ئێرەش دەژیم یعنی باوی خۆم هەیە بژیم بەس تەمەشا دەکەم ئێستا ئەوانە ئەو مێزانەی لە پێشە منن ئەو دوکانانە کە مەسروفیان زۆرە ئێستا ئەوەی جیرانە مەسروفی برێن 2 ملیۆنە مانجێ 2 ملیۆن 2 ملیۆن و نیوە 2 ملیۆنیشی پێ نابڕێ ملیۆنە چی پێ نابڕێ معنە زەرەریتی نەخێر ئەو قەدەغەیە ئێستا ببتەوە سبەینێ بازار وەچ خۆیبی هەر زەرەرە هەر ئیشەکان نەهێشتیە و یعنی خێر و بەرەکەت کەم بووە نەمایە کەم بووە زۆر کەمە یعنی قازانجەکەی باوی مەسروف و بژێوی ئەو کەسەی ناکاوی لە ساو دوکانێ بڕیارتاندا قەدەغە بشتێن و بێن دوکانەکان بکەن بە خۆی بە تەبیعەتی خۆی دەشتێ لەبەرەوەی خەڵک
بێزارە لە خۆی بێزارە ئێوە ڕۆژێک لە مارێ دوو ڕۆژ لە مارێ ڕۆژێک دەچێ بابرێن مەزرعەت هەیە دەچێ مەزرعی هەر بێزاری دێ دوکانەکەی خۆت هۆگر دەبیەوە بەڵام دوکانەکەش هەوەی دوکانی هەیە ئەوەی بابرێن مێزی هەیە ئەوەی عارەبانەی هەیە هەر کەسە کە ئیش دەکا و کاسبە هەر بە ئیشەکەی خۆیەوە دری مرتاح دەبی بێ لەسەر ئیشەکەی خۆی دانیش ئەگەر حتا لە حالەتە چی ئەمن زەرەری شمبی لە مارێ ناتانم دانیش بەگشتی ئێستاکە بارگوژەرانی خەری زۆر خراپە زۆر حین لەو پەڕی خراپی دەیە ئەگە مەعاش بدرێتن ئەوە بازار زۆر خۆش دەبتەوە بەس چکە ئێستاکە مەعاش نییە چ نییە کار نییە ئەنی ئێستاکەمە لێکوانە بەخوای 5 ڕۆژە بێ ئیشکار و هەم مەعتەجە بەس خۆتان بێمەویشە بەس کە ڕستق نەفرۆشێ ئەم چ بێمەویشە وایە ڕاگەیەندرا بەڕای تۆ لە کاتێەوە بڕیارانە حساب بۆ ئیش و کاری کاسبکاران دەکرێت بە قورعان هەتا ئێستاکە هیچ بڕیای لە بەرژۆندی فەقیریدا نەبووە هیچ بڕیای لە بەرژۆندی فەقیریدا نەبووە ئەو ئێستا کابرایە بە ڕۆژانە بە 10,000 شاگردا کرێتیە ئەدی کو ئەمار و منداری بەخێوکە وایە شوکارێکت نەکردەوە خۆت ئەم ئێستاکە بە شخص خۆم 5 ڕۆژ ئەو جێمەوە قەپاتە ئێستا شاتوی هەر نەتکردیتەوە ناوڵ ئێستا کە شاتومە نەکردو بە ساتمەکەنەوە برادرانم لە کنیان دابنیشم لە ماری بێزار بوویمە ڕاستەکەی لەبەرچی ناکەوە ئی بازارەکەنێ بیکەمەوە چ بفرۆشم ئەو ڕستقەشی لێن بای 200,000 هیچ پارەشی نایەتەوە دەستە خۆم ئێوایە ئەمە چ ڕستقمی بای 200,000 لەو لای 20,000 زارەکە ئەم پارە ناوڵ لەبەر چ خۆم دای باشتر نەک بەزارە بیدەمەوە ئارەوەڵە ئێستاکە ئیش دەکەی لەو گەرماییدا ڕستق زەرەیە وچی دستانە نیە دستانە ڕستقەشی دێنی ساردە ڕستقەکە تێک ناچێت بەس ئێستاکە 2 ڕۆژ ببینێتەوە ڕستقە لە جێ خۆی ڕزی دەبێت ئێستا چ خۆم ئەم شەکرات فرۆشە ئەنواع ڕستقی دەویدا بنێم بای دینار پارێ ڕستق بێنەوە لە هەر لای چلۆم زەرە بیتن ناتام ئیشکات سێ بکەم ئەوە چیە مامە ئەو دینارم پێ مەسروف لە فندقیش کەتیمە ئەوە لێرە هەموو عالەم دەزانی دینارەشم پێ 1000 دینار ئێسبێنە نوێ بیتەوە من لە چێ لە مەتعامیش دەکەم ڕۆژێ 10,000 دیناری وەردەگرم 6 ڕۆژە 10,000 دەدات تێک ئابرا دە لە ئیشەکە نییە بڕۆی سرعتکە ئەوجە دوای مناتە زەولش بی یقی ناکە مناتە زەول دە بیشتت مام دێ لە بۆ خۆمە پێ بژین وەیاننا فندقی کابرا لێم وەرناگری زار بەجار دەلێ ئیش دەبتەوە دەیدەمێ ئەویش نەبی دەلێ لە ڕێی خوای دەدەوی شتێک لە ڕێی خوایبی زۆر ناخۆشە بە چاوشۆڕێ من لە فندقی دەنوو دەستشم تەواو نییە مامەجان پێم بڵێ ئیش و کاسبی و شکار چۆن ئێستا بازار بناش بين ضعيفة بس الحمد لله عارف چەند ڕۆژە دادخستووە والله هوتي كارنتين وكل هلوايا تۆ لێرە خورما و بابەتانە دەخوانێ بله خورما ئەگەر بێت و ئاوا دایکۆشی و ینی بە تەواوەتی داخرێت تێک دەچێت طبعا ريولا هي تيكتي هي مقاومة هي تكناتي ئەوە چی أنا رتابة يبرد تيك بله ئەوە لەسەر تۆ بە زەرەر حسابە طبعا زورش مانية مو تكسو ئەو ڕۆکردەوەنیە بله ئەو ڕۆکە کردەوە زۆرێک لە شتەکان تێکچوو تكسو بدي بيوت زواج كريت لەوانە چانت تێکچووە أنا تكسو مقبانا تكسو ئەو مقەبە أولوية بە چەندی لەسەر اللي تقريبا بدوها زي ما لسه كرتوني بە 2000 چەند کارتۆنە تێکچووە 5-6 تێکچووە زور يعني فازدا كرتون شبي هەمووی تێکچووە أريو هەمووی لە بە زەرەر أريو تلقى خو نادي عالم پێم بڵێ ئێستا ئیش و کار چۆنە کاسبی چۆنە لە بازار والله إشكال أخوي بزاني باشا وخرابة و أنا عصب باريا أجا باريا هبي إيش دبي أجا بارش نبي إيش أكن نبي والله نعم والله هو دبي دري ساق تاكسي دبر سيدري والله 2000 مشكلة تسبكر بري پێم بڵێ خەڵک یعنی ئێستا چۆن سەردان شتان لێ دەکەوت و جاران پێشووتر بە تایبەت ئێوە
بە چەند کیلۆ شتی دەبردەوە ئێستا شەر وایە ناوەڵا جاران وەچی داد ئێستاکە من بخۆم تەرۆژ دەفرۆشم جاران خەڵک داهات لۆ تووشی 10 کیلۆ 15 کیلۆ 20 کیلۆ ئێستاکە کردە 5 کیلۆ 4 کیلۆ 6 کیلۆ 3 کیلۆ کەم کردەوە ئەو کارەکەی چییە؟ وڵای ئەو کارەکەی یعنی نەبوونی پارەیە کە ڕاگەیەنراوە تا چەند دەرژەوەندی کاسبکار و فەقیردا بەخوای ئەتا ڕادێکی برێم لە بەرژۆندی فەقیری دانیە بەس یعنی کە ئەو نەخۆشەش هاتیە ئینسانی بشکور بی دەبێ ڕێنمای تەندروستی جێبەجێ بکاین و تۆکو خاوەنی مارکێتی وەکو دوکاندارێک لێرە پێم بڵێ ئێستا ئیش و کار چۆنە ئەمە بازاڕێکشە خەڵاوێکێکە لە بازاڕە زۆر قەڵباڵەکەەکانی هەو لێرە ئیش و کار چۆنە بەخوای لەوەتی ئەو بنسبەت ئەو کڕۆنەیە هاتیە لە ئەوەلی حتا ئاخری بازارەکە بۆ شێوازە نەبوو یعنی کە خەڵک ئیسفادە بکە یعنی هەموو وەچیەک هەموو ئیسفادەیان نمایە بەڕاستی کابرا کرێی دوکانیشی پێ دەرناچی ئەوەی بارەدۆخەکەی زۆر تێکدایە هاتو چۆن ڕاگەیانراوەمەوەی ئەو تا چەند کاریگەری بەسەریش و کاسبیەوە دەبێت بەخوای زۆر کاریگەری گرتیە یعنی وەزعەکەی وا شێواندیە دینارێک لە بۆ ماڵ و منداڵ پەیدا نابی بەڕاستی ئەگەر پەیداش بی بە زەحمەتە زۆر قەدەغی هاتووە دەتوانێت لەم دوکانێت تۆ کرێی دوکانەکەت دابین بکەی هاوڵاتی دێ خەڵک دێ وڵای ئەمە کرێت نیمە بەس هەیە یعنی داوای کرێشی لێ دەکەن کرێ پێ نادرێ بە زەحمەت ئەوەی بشی دات و لە بەرچی خۆی دەیدا حتا کاتێک بازارەکە خۆش بیتەوە ئەویش هیچ ئەمەل دیار نییە بۆ شێوازەی مامەجان ئیش و کاری خەڵک چۆن است ماڵوێرانیە کابرا ئێستا هەر کابراێک هەموو بەقاڵە هەمووی لێرە کاسبی دەکا کابرا ئەو هەو بازارە قەپاتبی ئەدی بەس دەژی ئەدی مەعیشەتی بەسڕێ کابرێک بەس مێزەکەیتی کرێخانی لەسەرە کارەبایە مۆبەلدەیە ژیانی منداڵیتی ژیانی خۆیتی ئەدی کو بژی کاکە ئەتوە دەکەی لەسەر قەپاتکەی و برێ کاکە ئەو نەخۆشیەیە ئەو نەخۆشیە کاکە نەخۆشی مدەچیە لەسەری ئەدی کو بژنین کاکە ئەمە ئەو وڵاتە کو بژینە نانی چمایە خاردێن لە وڵاتەی لە برسان چێ فەقوری ئیلا برێ کاکە هاوە کە برای کاکە برسیمە خۆ کابرا خەڵکی شاری نارێ برسیمە لە برساش بنیای برسیمە لۆ خەڵکی هەولێری وەنارێ قەت ئەسلەکە وەنارێ ژیانی هەمووی ناخۆشە کابراەوە دوو ماگە قەپاتکە و دوکانە تەدبیر دەبی ماژی چاوەڕەکە پێزوەرەکە کرێ دوکانێتی لە چێ دەینی ئەدی منداڵی دەژی کرێخایی دەسەری کارەبایەوە ژیانەکە وا دەبی کاکە ژیانەکە حکوومەت خۆی دامی نەکاتێن ئەگە دامی نەکات ماڵوێرانیە حکوومەت لە کاتی بڕیاری قەدەغی هاتووش و حساب بۆ ژیان و گوزەرانی کاسبکاران دەکات کۆڵە هیچ ناکە ئەگە بۆ فەقیر بکە ئەوە زعوها نابی ئەوە 2000 هەموو ژیانێک زۆر ناخۆشە فەقیری زۆر ناخۆشە نەبوونی ناخۆشە ناتای بێکەچ 250 دێ بێکەچ ناتای بری 1000 دێ ئەو لە تو خەراترە خراپە ئەدیت خۆی دەبێ حکوومەت دامی بکە لۆ لە تەلەڤیزیۆن یعنی ئەو تەلەڤیزیۆنە ئێستا کابرا دەرێ لە ئەوروپا چرێ باشە دەرێم لە ژۆری مامانجیام 6 دلاری وەدەگەم ڕۆژێ 6 دلار 6 دلاری وەدەگەم دەگوتی لەبەوە دوعای ناکەم دەرێم دەگوتێم خوایە هەموو ڕۆژی ئەو بی هەبا لە ژێ پارێوەگە ئاکڵم ئەوم ڕۆژ 6 دلارم بداتی حکوومەت کاکە گیان لێرە ئەگەر بەقاڵی بێتە سەر ئێرێش ئەو عەرەبانەش بکاتەوە ڕۆژانە چەندی دەزەکەوێت دەست ناکەی هەر ژیانەکەی دەستگەریتی بەس ژیانەکەی دی 3 کیلۆ خیار 4 کیلۆ خیار بە 1000 دیاری بدەبی خێری چبی گیانەکەم بە قوربانم 4 کیلۆ تەماتەوە بە 1000 دیاری بدەبی چۆمی گیانە خێری چبی قەفەزی تەماتێ بە 1000 دیاری بدەبی خێرەکەی چبی بە قوربانت دەبە مەرێوەڵا ژیانەوە منداڵی عەمەم 5 کە 6 کە لە مەطعەمە چیشەکە هەموو بێکارە هەموو بێ ئیشە زەحمەتە وڵای من چیش دەکەم جارێک دەبی بە دوو عەمباری بکەم یان بە دوو عەمەلاتی بکەم هەر جار دەبی ئیشش بکەم خۆ ڕاستە یعنی الحەمدولله معاش خۆریشین بەڵام نییە کە نەبی فایدەی یعنی هەموومان جێ بڕواتن معاش نەبیتن مەشروعم سارەکە کردی هێشتا ناوی من 5 مانگە 3 مانگە دەرچووە هێشتا ناوی من نات لۆ خەرک پارەی نییە بداتن ئەم ژوەر ناگرم یعنی بزانە لە بازارش دەگەڕێن یعنی ئیشەک شتەش بکەین هەرچی دێتە پێشمان ڕەزیلمان دەکە وا دەزانێ ئەمەش لە برسا مردینە ئەو لەمە زۆر گەورەتر یعنی هەرچی دێت ئێرانە نەوا دەزانەمە لە برسا مردینە و بەس ئەو هەیە یعنی کەمە ئیش دەکەن لە خۆمانیش دەکەن لە ژیانی خۆمان نەک لە بۆ مەزبوریوی ئیش هەیە ناوەڵە هیچ نییە هیچ دەچەند بەڵێ چەند دەبی ئیشت نەکرد
وڵایەوە 5 مانگە دوونی ئیشم کردیا 5 مانگە دوونی ئیشم کردیا چی ئیش دەکەی زیاتر وڵی زیاتر عمەلاتی دەکەم یان شتێەوە ینی خۆ پێ زمانگە هیچی شکن باشە موچەش نەبوو چۆن دەژی بەڵێ موچەش دابەش نەکرایە چۆن دەژی وڵای دەبی قەرتکەیت ئەرێ بەخوا خواگەر بڵێ ئەگەر ئێستا ئیش هەبێت تۆ توانە ئیشکردنت هەیە ئیش دەکەی ئەگەر کەس بێنی ئاری وەڵا الحەمدولله خوا تااقەتە چی باشی دایتەمە فکرێکی باش دایتەمە یانیەگە بەهرەش دەڵێ بەهرەشمانێگە تەلەڤزیۆنەکانش وەرماگرن حازرین ئەزیزان و خۆشەویستان ناوبڕەیەکی کورد وەردەگرین و زیاتر لەگەڵ هاوڵاتیان و کاسبکارانی شاری هەولێر بەردەوام دەبین و تاوتوێ ژیان و گوزەرانی ئەوان دەکەین دوای ناوبڕە دێمەوە خزمەتەوەی عەزیز و خۆشەویست. ئەزیزان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە بێەوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە هە لە نێو بازاڕی هەولێر و لەگەڵ کاسبکاران بەردەوام دەبم و ژیان و گوزەرانیەوان بۆ ئێوە دەگوازمەوە بەتایبەت لەو کاتانێکی قەدەغی هاتووە ڕاگەیانداوە بزانین ژیان و گوزەرانی ئەوان چۆنە ئەوان چۆن دەتوانن گوزەر بکەن لە کاتێکا کە دوکانەکان و عەرەبانەکان بە سەریان داخراون لاوان دەپرسم ئێوەش لەگەڵمان بن و بەردەوام دەبن. ئەمن بەخۆم ناوەڵە نابەخوا ئەمن ناتوانم یعنی تەحملم نما زیات لەمارێ ناتوانم ناحەوێمەوە باوەڕت هەبی دوونێ یعنی وەکو خۆم شخصی خۆم چوومە مەزرعەتی لەوێن دەرێش هەدرم تونند بوو کە دێمە بازاڕی و دێمە دوکانەکەی خۆم ئیشم بێرە خۆ درم بێرە خۆش 22 ساڵە یەک ڕۆژیش ئەمن بەبێ سەبەب دوکانی دانایەخم بەبێ عوزر بەبێ سەبەب بەبێ ئیش بچم برێم وەڵاهی ئەوڕۆ دوکانم نییە یعنی ئللا لە حالەتی دەبینی ئیش عوزرەکەت هەیە خۆشیەکە مناسەبەکە دوکانی دادێخی حالەتی دەگمەنە نەخێر ئەوە شرتەکانیش بابرێن حکومەتیش بێزار بووە چکە دەزانن ئەوە غڕامەی لەسەر چم دەکانی ئەگە پارەم بداتێ تێرم کە خواردنم بداتێ نانم بداتێ با غڕامەم بکە بەس ئەو پارەی غڕامەکەی ناداتە من غڕامم بە چ دەکە بەخوای ئەگە خەرکە پابندش بی دەبێ پارەی یانە و دەبێ عنی ئیش و کار نیە وەزعەکە باش نێ لوی ناتای دەبی پابندی بە ناچاری دەنا ئەگە پارە هەبیتن و گوزەران خۆشببی خەرکەکە دێتە ڕسکی دەکری خەرگەگەر نێتە بازاری گشتیش دەچی لە مارکێتەکان لەخۆی ڕسکی دەکری ئەشای شتە شێخریتە بەس ئێستا کابرایە ئێستا و شێخەڵای ڕسق هەرزانە کابر لە خۆی دێتن لە شێخەڵای ئەیستا چی ڕسقە شێکەوان بە 500 لە دوکانە بە 750 بازار لە خۆی دێتە شێخەڵای ڕسقی دەکریتە ناستە مارکێت و دوکان ئۆشتانە بێپارێکە وای کردو کە خەرکە لە مارێش بیتن و کم سەردانی شوێنەکان بکە دەبی دەرۆزەی بکەم
ڕاستت ناوێ خەڵک دەمبینی دەلێەوە 5,000 باە بڕکرد خواوە چیل بە خوددای ئادیکو ئەمە دەمێ ئیشکەم ئەگەر ئیشکەم منەتم بە کەس نامینێ هەزارەمەیە بەبرایەتیمان ئەوە تا بەرکم بگەڕێن ئەگە پارەی تێدا بوو بلێنە تو پیاونی هەتو ناپیاوی چی چێ بۆ حکوومەت چی داوایان لێ دەکەیت داوە چی معاشەکمان لە بۆ ببڕی مانجە 150,000ەکەمە بێ مەلیکم 150,000 پێدەژیم ئەگە ئیشی بازاری بەدە ڕۆژ یعنی 10,000 وەردەگرم کابرا دەبینی ڕۆژەگەیش دەکەی 5 ڕۆژ دەبتە مناتە جەول ئێمە چی سوالەیە و پارێ دەکەم ئەوە تا ئەوە زاد نارم پێخواوە چی چۆ درێژکرێتەوە دووبارە خەتەکە درێژکرێت و لە ماوەیەشکە خەڵک دەتوانێت پابند بێ بە وەزای ئێستاکە بەخوای پابند بی و پابند نەبی ئەوە ئێستا ئەگەر بشکرێتەوە بازارەکە بۆ دەرەزەی نییە ئەگەر بشکرێتەوە یعنی حەز دەکەی با هەموو عالەم ئەشای بینی زۆرتر بێنی بازارەکە بۆ دەرەزەی نییە چکەن مەربوطە لەگەڵ هەموو دەرەوە لەگەڵ کەرک و بەغدا مووسڵ وەچی کەسەک نییە و نەچی هیچی سفادەینی هەروە چیەکە با قورآن ئەجا ئەوەی ڕاستیوی ینی بژێ ژای خەچی زۆر زۆر عین ناخۆش بووە یعنی ئێستاکە نەفەری وایە مەسە کرێتچە ناتان کرێ خانی بدا پارێ مۆل دێتە سەرێ پارێ کارەبای ڕێسی دێتە سەرێ یعنی ئەوش دەگەڕێتەوە سەر شخصەکە یعنی جاری وایە دەبینی کابرا لەبەر نەبوونی خۆی لەوانەیە ڕێنمایەکە بشتێنی بێتە ئیشە کاسبی خۆی بکات قەدەغا کورێ با بۆ قسەی مەکە کورێ بە عالەم هەمووی خۆ وێران هەموو عالەم وێران دەبێ درێژکرێتەوە بۆ شێوەیە دەتواننەوە پابند بن دووبارە لە ماڵێک بێنەوە بەخوای بدەم چێ یعنی پێ ناکرێت وەزاکەوەش گوتی بەخوانی مارش دەیەوێ ئێرش دەیەوێ ئێستا دەبێت دووبارە و 6 ڕۆژەی لە ماڵەوێ سەرچەوە دیسانی ئەشا بینیتەوە بۆ عارەبانەکە دوانیان بەری دەبێ دەستکاری پارە بەیەوەندەی هەیە الحەمدلله هەیە الحەمدلله خوا بەزیاد بەڕێز ئەگەر بێتەوە ڕێکارە درێژ بێتەوە ئێوە دەتوانن پابند بن نەخێر کەس پێی ناکرد پابند بشی کەس پێی ناکرد پابند خەڵکیش دەیشتێنی دەیشتێنی بەڵام بە شێواتیشتر دەمامک ببەستن دەچێش هەڵکێشن ئەو ڕێکارانە باشە بەڵام بۆ شێوازەی نا دوکاندار دوکانی قەپاتکە ئیش نەکرد و هیچ ڕەپارێکنی و کاتانێک کە ئاسایش بوویش و کار چۆم کە بازارەکانش کراوە کە بازارش بکرێتەوە بازار نییە لەبەرەوەی مەعاش نییە حکومەت ناتوانێت لە 2 مانگ جارێک مەعاشەش بدا حکومەتاتی بۆ شێوەی بی ئەمنش حکومەتاتیم پێ دەکرێت ئەو حکومەتاتی نییە بۆ شێوەیە خەرێک زۆر زۆر بێوەزعە پێداویستەکانی ماڵە یعنی ئەوانەشی پێ ناکرێت دابینکە نەخێر کەس ئەگەر قەدەغی هاتوچۆنە بێ ڕۆژی دەفرۆشی 100,000 نای دەفرۆشی 80 دەفرۆشی 70 بەس بای خواردنەکەی خۆت دەکا بای مەسرفش کەمی خۆت دەکا بای ئەوەی ناکە بتوانانی قەردێکی خۆت بدەیەوە پێداویستەکی باشی خۆت جێبەجێ بکەیت پێت ناکرێت وڵای هەینە دنیا بینێژنێ و تەراقداتن وڵا کەس پێ بەخێو ناکرێت بەخوای وڵا کەس پێ بەخێو ناکرێت چ بکاتن دەبێ هەموو ڕۆژێ بەگارەگاری بژی لە گەرمار و منداری خۆی بە ڕەزیلی بژیتن نێو فایدە نییە دەبی تەراقداتن و بڕواتن بەڵێ عزیزان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان ڕاوسەرنجی هاوڵاتیان و کاسبکارانی شاری هەولێر بوون کە هەر یەکێک بە جۆرێک باسی لە ژیانی ئێستای خۆی دەکرد و بەشێکیان پێیان وا بوو کاتێ حکومەت بڕیاری قەدەغەی هاتوچۆ دەردەکا هیچ حسابێ بۆ کاسبکاران و هاوڵاتیان و بەتایبەت ئەو کەسانە ناکا کە قوتی ڕۆژانەیان لەسەر
ئەو کارە ڕۆژەیە کە ئەمڕۆ ئەنجامی دەدەن و ئەگەر ڕۆژێکی کارێک نەکەن یان دوکانەکان نەکەنوان عەرەبانەکان نەکەنەوە ناتوانن هیچ بڕاپارەیەک ببنەوە ماڵەوە. بەشێکیانیش پێیان وا بوو بازار هەبێ و نەبێ قەدەغی هاتوچۆ ڕاگەێنرابیان ڕانەگەێنرابێ ئیش و کار هەروەکو خۆی دەبێ بەهۆیەوەی کە موچە دابەش نەکراوە و پارە لە بەرچی هیچ کام لە هاوڵاتی و فەرمانبەران نییە. ئەڵخێم زاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بۆ هیوایم توانی بم بەشێک لە خەمی هاوڵاتیانی شاری هەولێر بۆ ئێوە بگوازمەوە تاڵخەیەکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب.